الحمد لله وصلى الله تعالى وسلم وبارك على رسول الله محمد وآله المهتدين بهداه من الصحب والأزواج والقرابة والتابعين لهم بإحسان إلى يوم اللقاء. خوشکان و برایانی مسلمانی بەڕێز و خۆشەویست، خۆشحاڵم کە لە ئاڵقەی پێنجەمی زنجیرەی ڕەوشت و بابەتە ڕەوشت و ئەدەبە کۆمەڵاتیەکاندا بەدیدارتان شاد دەمەوە. لەم ئاڵقەی پێنجەمەدا باسی ئەدەبەکانی باب و دایک لەگەڵ ڕۆڵەدا، باب و دایک لەگەڵ منداڵەکانیاندا باسی ئەوە دەکەین. دیارە لە چەند بڕگەیەکدا یەکەم ئەدەب و ڕەوشتی بەرز و پەسەند کە دەبێ باب و دایک لەگەڵ منداڵ و ڕۆڵەی خۆیاندا بەکاری بێنن بریتێ لەوە کە هەم باب دایکێکی چاک بۆ منداڵەکانی هەڵبژێرێ، هەم دایک خەفتانی بابێکی باش بکە بۆ منداڵەکانی. واتە کاتێک کە مرۆڤ هاوسەرگیری دەکا، ئەگەر پیاوە چاو بۆ ژنێکی باش بچێڕە چکە دوای دەبێتە دایکی منداڵەکانی، و ئەگەر ژنە ئەگەر کچە چاو بۆ پیاوێکی باش بجێڕێ کە دوایی دەبێتە بابی منداڵەکانی. لەو بارەوە با تەماشا بکەین. پێغەمبەری خاتەم صلى الله عليه وسلم دەفەرمێت تنكح المرأة لأربع لمالها ولحسبها ولجمالها ولدينها فاظفر بذات الدين تربت يداك. ئەمە بوخاری هێناوێتی. دەفەرمێ ئافرەت لەبەر چوار شتان دەهێندرێ دەکرێتە هاوسەر، یا لەبەر ماڵ و سامانیەتی، یا لەبەر حەسەبیەتی واتە ڕەچەڵەک و برەماڵەی، یا لەبەر جوانیەکەیەتی، یا لەبەر دینداریەکەیەتی. ئەتۆ بۆ خاوەندینەکە بخەفتێ ئەگەر وانەکەی دەستت بە زەویۆ بنووسێ واتە فەقیر و نەدار بکەوی. ئەڵبەتە لێرەدا مەبەستی پێغەمبەری خاتەم صلی الله عليه وسلم ئەوەیە کە تۆ لەو سیفاتانەدا کە ئافرەتیان بۆ دەهێنرێت کە ئەو چوار سیفەتە سەرەکیان، یا لەبەر ماڵ و سامانە، یا لەبەر نەسەب و ڕەچەڵەکە، یا لەبەر جوانی و بەرچاویەتی، یا لەبەر دینداری و ڕەوشی بەرز و جوانیەتی، تۆ ئەوە لە پێش چاو بگرە لە پێش هەموو شتێکدا، ئەوە بە لە پێشتر دابنێ کە خاوەندین و خاوەند ڕەوشتی جوان بێ. ئەو کاتە حەقیقەت هەر کەسێک کە دین و ڕەوشتی جوان بوو قەرەبووی شتەکانی دیکە دەکاتەوە. بەڵام جوانیەکەی چ لێ دەکەی ئەگەر خاوەند دین و ڕەوشتی جوان نەبێ، و نەسەب و ڕەچەڵەکەکەی بە تۆ چی و ماڵ و سامانەکەی بە تۆ چی. ئەوە بەنسبەت پیا و کە ژن بێنێ پێویستە بەو شێوەیە چاو بژێڕێ. ئەدی ئەگەر ئافرەت شوو بکە ئەوی بە هەمان شێوە. پێغەمبەر دەفەرمی عليه الصلاة والسلام إذا أتاكم من ترضون خلقه ودينه فزوجوه إلا تفعلوا تكن فتنة في الأرض وفساد عريض. ابن ماجه هناويتي والألبانيش للسلسلة صحيحة هناويتي. دەفەرمێ هەر کاتێک کەسێک هاتەلاتان داوای خزمەتی لێکردن، ئەگەر برایە داوای خوشتی لێ کرد، ئەگەر بابە داوای کچی لێ کرد، کە لە ڕەوشتی و لە دینی ڕازی بوون، ئەو ئافرەتەی پێ بدەن. ئەگەر وا نەکەن، ئەوە لە زەویدا فیتنە و ئاشوب و بەڵایەکی بەرفراوان پەیدا دەبێ. واتە کاتێک کە خەڵک پێوەرەکانیان پێوەری ڕاست نابن بۆ خزمایەتی و بۆ هاوسەرگیری، لەو کاتەدا ئاشوب و فیتنە پەیدا دەبێ. لە کاتێکدا کە خەڵک چاو دەگێڕێ چێ سامانی زیاترە، بەڵام ڕەنگە لە ڕەوشدا سەفر بێ، لە دیندا مایە پوش و دەست بەتاڵ بێ، جا ماڵ و سامانەکەی چییە؟ دەسەڵاتەکەی چی؟ بای فلسێک ئەگەر دوایی ئەو ئافرەتە لەگەڵدا خۆشبەخت نەبوو، ڕێزی لێ نەگرت، بەڵکو بەهۆی پلە و پایە و بەهۆی سامانەکەی خۆی بەسەردا هەڵکێشا، یا بەکەم تەماشای کرد، یاخود بەسەر ئەوە گوناح و تاوانی کرد، ئەو کاتە ئەو ئافرەتە دەکەوێتە عەزاب و مەینەتیەوە.
بۆیە پێغەمبەر دەفەرمی عەلەیهی سەڵات وسەلام ئەگە هەر کەسێک لە ڕەوشت و لە دینی ڕازی بوون هاوسەرگیری لەگەڵ بکەن ئەگەرنا فیتنە و ئاشوبێکی بەرفراوان وڵاتدا دەگرێت. لە فەرمایشتێکیکەدا هەر لەو بارەوە کە دەبێ هەم پیا و هەم ئافرەت کاتێک کە دەیانێ هاوسەرگیری بکەن واتە باب و دایک بۆ منداڵەکانیان دیاریکەن دەبێت چاوردکەنەوە دەفەرمێت تەخەیڕوا لنطفکم وأنكحوا الأكفاء وأنكحوا إليهم. ئەمیش ئیبن ماجە هێناوێتی و ئەلبانی لە ئەسیلسیلە صحیحەدا هێناوێتی. واتە بۆ نوتفەی خۆتان چاو بجێڕن بخەفتێن و لەگەڵ کەسانی هاوکوفدا هاوسەرگیری بکەن و خزمایەتی لەگەڵ کەسانی هاوکوفدا بکەن. واتە هەم چاوت کە ژن دێنی چاوت لە کەسانی هاوکوف و باش بێ و هەم کە ژن دەدەی کچە خوشکە کە بە شووی دەدەیت دیسان چاو بۆ ئینسانی باش بگێڕە. کەواتە ئەوە ئەدەبی یەکەمی بابودایک لەگەڵ ڕۆڵەیاندا ئەوەیە کە لەسەر بناغەی دینداری و ڕەوشتی بەرز و جوان و ئاکارە معنەویەکان هاوسەرگیری بکەن بۆی دایکێکی چاک بۆ منداڵەکان یاخو بابێکی چاک بۆ منداڵەکانیان دەستەبەر بکەن. نەک هەر ئەوەندە ئەدەبێکی دیکە ئەوەیە کە کاتێک مرۆڤ لەگەڵ هاوسەریدا جوود دەبێ هەروەها ئافرەتیش کە لەگەڵ مێردیدا جوود دەبێ لە کاتی سەرجەییدا دیسان لەو کاتەشدا خۆیان لە یاد بێ بە ناوی خواوە وەکو دوو ئاژەڵی دوور لە بەهای معنەوی نەکەونە سەر یەک بەڵکو وەکو دوو مرۆڤ جێنشینی خوا ناوی خوای لێبێنن. پێغەمبەر دەفەرمی عەلەیهی سەڵات وسەلام لەو ئەن ئەحەدەکم ئیذا ئەتە ئەهلەه قال بسم الله اللهم جنبنا الشيطان وجنب الشيطان ما رزقتنا فقضي بينهما ولد لم يضره رواه البخاري ومسلم. کاتێ یەکێکتان دەچێتە لای هاوسەری ئەگەر بڵێ بسم الله ئەی خوایە شەیطانمان لێوە دوورخە و ئەوەی پێمان دەدەی شەیطانی لێ دوورخە ئەگەر منداڵێکیان لە بەیندا بڕیار بدرێ دوای شەیطان زەفەری پێنابا و دەپارێزرێ. ئەدەبێکی دیکە کە باب و دایک پێویستە لەگەڵ منداڵی خۆیاندا مامەڵەی پێ بکەن ئەوەیە کە لە دایک دەبێ ئەو منداڵە بابي بانجي بجودا بدا. عن أبي رافع مولى رسول الله صلى الله عليه وسلم قال رأيت رسول الله صلى الله عليه وسلم أذن في أذن الحسين بن علي حين ولدته فاطمة بالصلاة يعني أذان الصلاة. أمش أبو داود والترمذي هناويتي والترمذي تويتي حديث حسن صحيح. أبو رافع مەولای پێغەمبەری خوا بوو عەلەیهی سەڵات وسەلام ئەتە کۆیلەیەکی ئازادکراوی بووە دەڵێ پێغەمبەری خوان بینی صلی الله علیه وسلم کاتێک کە فاتیمە حوسەینی بوو بانجی بەگوێدا داواتە بانجی نوێش یعنی بانجی تەواو بانجی بەگوێ ڕاستدادا لە هەندێک ڕیوایەتانی جاهاتوە قامەتیش بەگوێی چەپدا بەڵام ئەوەی بانگ زیاتر ڕاستە. بۆچی بۆ یەکەمین وشە ئەو منداڵە دەکەوێتە بەرگوێی وشەی تەوحید بێ و ناوی خوا بێ و ناوی پاشان ناوی پێغەمبەری خوا بێ صلی الله علیه وسلم. ئەدەبێکی دیکەی بابودای لەگەڵ منداڵ ئەوەی کە ناوی باشی لێ بنێن ناوی باشی لێ بنێن. پێغەمبەر دەفەرمی عەلەیهی سەڵات وسەلام ئینەکم تدعون یوم القیامة بأسمائکم فأحسنوا أسماءکم. ئەمیش ئەبوو داود لە سونەنی خۆیدا هێناوێتی دەفەرمی ئێوە لە ڕۆژی قیامەتدا بە ناوەکانتان بانگ دەکرێن ناوی چاک لە خۆتان بنێن واتە ناوی چاک لە منداڵەکانتان بنێن. ئەرکی و ئەدەبێکی دیکەی بابودایک بەرامبەر بە منداڵ ئەوەیە کە منداڵەکانیان بژێنن ژیان بۆ پەیداکەن وابن کە چاو لە دەستی خەڵک نەبن ڕەنجیان بۆ بچێشن زەحمەتیان بۆ بچێشن بێنیازیان بکەن لەوەی کە چاو ببڕن دەستی خەڵک. پێغەمبەر دەفەرمی عەلەیهی سەڵات وسەلام اليد العليا خير من اليد السفلى وابدأ بمن تعول. ئەمیش بخاری مسلم هێناویانە هەروەها تەبەرانیش دەفەرمێت دەستی بەرز لە دەستی نزم چاکترە و لەو کەسەوە دەست پێ بکە کە ژیان دابینکردنی عایدی تۆیە واتە ئەوەی کە تۆ مەسرەفی دەچێشی و ژی و دابینکردنی لەسەر تۆ ئەرکە ئەگە ماڵ و سامانێکت بوو لە دابینکردنی پێداویستەکانی ئەوە دەست پێ بکە.
دەستی بەرز لە دەستی نزم چاکترەوەتە دەستی بەخشەر لە دەستی وەرگر باشترە کاتێکیش سان دەتوانێت دەستی بەخشەر بێ کە ئەهلی کار و کەسابەت بێ ڕەنج بدا زەحمەت بکێشێ فرمایشتێک کە لەو بارەوە کەفا بالمەرء ئیثما ئەن یضيع من یەقوت ئەبوو داود و نەسائی و حاکم هێناوێتی بە سەحیحی داناوە ئەوەن دەفەرمێ ئەوەن مرۆڤ ئەوەندە گوناحەی بەسە کەسێک زایە بکە کە دەبێ بیژێنێ کە ژیاندنی و بژی و پێدانی عایدی ئەوەندە گوناحەی بەسە کە کەم تەرخەم بێ ئەرکێکی دیکەی باب و دایک بەرامبەر بە ڕۆڵەیان ئەوەی کە فێریان کەن و پەروەردەیان بکەن خوا سبحانه وتعالى سورة التحريم آيات 6 فرمي أيها الذين آمنوا قوا أنفسكم وأهليكم نارا وقودها الناس والحجارة عليها ملائكة غلاظ شداد لا يعصون الله ما أمرهم ويفعلون ما يؤمرون أي أواني برواتان هێناوە خۆتان و ماڵ و خێزانتان لە ئاگرێک بپارێزن کە سوتەمەنیەکەی مرۆڤە و بەردە چەند فریشتەیەکی دڵڕەقی بەدەن بەهێزی لەسەرن سەرپێچی لە فەرمانی خوا ناکەن و چی پێیان بگوترێ جێبەجێ دەکەن ئەم فەرمایشتەشێ لەو بارەوە عن عمر بن أبي سلمة رضي الله عنه ربيب رسول الله صلى الله عليه وسلم قال كنت غلاما في حجر رسول الله صلى الله عليه وسلم وكانت يدي تطيش في الصفحة فقال لي رسول الله صلى الله عليه وسلم يا غلام سم الله وكل بيمينك وكل مما يليك رواه البخاري ومسلم عمری کوڕی ئەبی سەلەمە دەڵێ کە دیارە پەروەردەکراوی پێغەمبەر بوو عەلەیهی سەڵات وسەلام واتە لە ماڵی پێغەمبەردا بەخێو کراوە پەروەردەکراوە دەڵێ من منداڵێکی گچکە بووم لە باوەشی پێغەمبەردا عەلەیهی سەڵات وسەلام واتە لە ژێر سەرپەرشتی و چاودێری ئەودا و لە کاتی نان خواردندا کە قاپە خواردنیان دادنا دەستم تێدەگێڕا دەستم لەم لاولاوی دەگێڕا پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام پێی فەرموو ڕۆڵە گیان ناوی خوا بێنەوە بەدەستی ڕاست بخۆ و لە پێش خۆشتەوە بخۆ بە یەک ڕستە سێ ئەدەبی گەورەی فێرکردن ناوی خوا بێنە بڵێ بیسم الله بەدەستی ڕاست بخۆ نەک بەدەستی چەپ یا بە هەردوو دەستان وەکل میما یەلیکە لە پێش خۆشتەوە بخۆ دەست بە ولاولا درێژ مەکە ئەدەبێکی دیکەی باب و دایک لەگەڵ منداڵیاندا لەگەڵ ڕۆڵەیاندا ئەوەیە کە دادگەرانە مامەڵەیان لەگەڵدا بکەن بە یەکسانی مامەڵەیان لەگەڵدا بکەن فەرق و جیان پێ نەکەن لەو بارەش بە ئەم فەرمایشتە بێنین عن النعمان بن بشير رضي الله عنه قال إن أباه أتى به رسول الله صلى الله عليه وسلم فقال إني نحلت ابني هذا غلاما كان لي فقال رسول الله صلى الله عليه وسلم أكل ولدك نحلته مثل هذا فقال لا فقال رسول الله صلى الله عليه وسلم فأرجعه وفي الرواية أفعلت هذا بولدك كلهم قال لا قال اتقوا الله واعدلوا في أولادكم رواه البخاري ومسلم نعمانی کوڕی بەشیر خوا لە خۆی بابی ڕازی بێ دەڵێ بابم منی بردە لای پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم وەگوتی ئەم کوڕم غوڵامێکم پێداوە غوڵامێک کە هەم بووە داومەتە بەو پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام فەرمووی هەموو کوڕەکانت غوڵامت پێداون وەکو ئەمە گوتی نەخێر پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام فەرمووی بیجێڕەوە لە ڕیوایەتێکدا فەرمووی ئایا بەم شێوەیەت کردووە لەگەڵ هەموو منداڵەکانت جا وشەی وەلەد هەم ئیبن و هەم بنت دەگرێتەوە هەموو ڕۆڵەکانت بە کوڕ و کچەوە گوتی نەخێر پێغەمبەر فەرمووی عەلەیهی سەڵات وسەلام اتقوا الله واعدلوا في أولادكم پارێز لەخوا بکەن و لە منداڵەکانتاندا دادگەر بن بە یەکسانی مامەڵەیان لەگەڵ داکەن فەرق و جیایان پێ مەکەن کۆتایی ئەم ئاڵقێژ بەو بەسەرهاتە دێنم ڕۆژێک کابراک دێ بۆ لای عومەری کوڕی خەتاب خوا لێ ڕازی بێ جێنشینی دووەمی پێغەمبەر صلی الله عليه وسلم سکاڵا لە کوڕەکەی دەکا کە کوڕەکەی لەگەڵی باش نییە سەرپێچی لێ دەکا دڵی دێشێنێ و ئەرچی باب و کوڕاتی لەگەڵ جێبەجێ ناکە ئەویش کوڕەکەی بانگ دەکا بۆ لێ پرسیینەوە دەڵێ بۆچی ڕێزی بابت ناگری بۆ لە قسەی دەردەچی بۆچی دڵی دێشێنی ئەویش دەڵێ ئەی گەورێ بڕواداران ئایا هەر باب و دایک مافیان لەسەر ڕۆڵەیان هەیە ڕۆڵەش مافی لەسەر باب و دایکی هەیە
دەڵێ نەخێر ڕۆڵەش مافی لەسەر باب و دایکی هەیە دەڵێ مافی ڕۆڵە لەسەر باب و دایک چییە دەڵێ یەکەمیشیدەوە کە دایکێکی باشی باب دایکێکی باش بۆ ڕۆڵەکانی پەیداکات وەکو دایکیش بابێکی باش بۆ ڕۆڵەکانی پەیداکات دەڵێ دووەمەوە کە باشی پەروەردە بکات خوێن پێی بخوێنێ پەروەردەی بکات تاعاتی فێرکە سێم ناوی چاکی لێ بنێ دەڵێ ئەی گەورەی بڕواداران فەرماندەی ئیمانداران ئەو بابەی من هیچ کام لەو سێ مافە لەگەڵ من جێبەجێ نەکردو دەڵێ چۆن دەڵێ ئەمما دایکم ئافرەتێکی کۆیلەی ڕەشپێز بووە چۆن ئاسانە هاتوۆتە بەردەسی ئەو هاوسەرگیری لەگەڵدا کردووە دەڵێ لە جیاتی پەروەردەکردنی هەر حوشتری پێ لەوە ڕاندووم هیچی پێر نەکردوم و ناویشی لە ناوم جوعال ینی قالۆنچە ناویی خراپیشی لە ناو عمەر خوا لێ ڕازی ئاور لە بابەکە دەداتەوە دەڵێ ئیدهەب فەقەد عاقەقتەه قەبل ئەن یەعوقەکە ئەتۆ مافی ئەوت فەوتاندۆت پێشەوەی ئەو مافی تۆ بفەوتێنێ ئەتۆ باش مشورت لەو نەخواردووە بۆیە حەقیقەت باب و دایکیش ئەرکی منداڵەکانیان و مافی منداڵەکانیان دەبێ دابینکەن و دەبێ ئەرچیان بەرامبەر جێبەجێکەن بۆ ئەوەی ئەوانیش بیان نوێیان نەبێ و لار دەرنەچن کە دوایی مافی باب و دایکیان جێبەجێ نەکەن لێرەشدا دێنە کۆتای ماڵقەیەمان صلى الله على محمد وعلى آله وصحبه أجمعين والحمد لله رب العالمين